چۆنە؟ لە بەرنامەی سەکۆی گەنجانە و سڵاتانە بێ من تەباوی شارکاری ڕێزن و ئەکسسواراتی خانمان دەکەم. ئێمە ئەوڕۆ کۆمەڵە خانمێک کە بە چەندین کاری دەستی جیاواز لێبکانە بەشدارین لەو بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵمان بین باسی کار و چالاکیەکان و کاری ڕۆژانەمان دەکەین. سڵاتانێ بێ خانمان، چۆنن؟ چاکن؟ لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ ئەمە سارا سوارە خاوەنی سارە گروپی سارا گروپ لۆ کاری دەستی و هەروەها لە بواری کاری سوف و چنین کار دەکەم لەو بەرنامەیە گفتوگۆیەکی ناوازە دەکەین دەربارەی کاری دەستی. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم من لانا لطفی کاری دیزانی شیرینی دەکەم. هیوادارم هەموو گەنجێک پشت بە خۆی ببەستێت و واز لە خەونەکانی نەهێنێتن و پەرەی پێ بداتن. سڵاوتان لێبێ لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە من بۆکان عەزیز خاوم بە نایستی تایبەت کەم بیست کاری دەستی دەکەم و هەرچەند خاوم بە نایستی تایبەتی دەتوانی پشت بە خۆت ببەستی. سڵاوتان لێبێت لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانین من شیراز عەزیز کاری دەستی دەکەم ئێکسوارات کۆبوونەوەی کچان هەموو کات سوودی خۆی هەیە ئەم جارە زیاتر سوودمان هەیە لە ئێوەی خۆشەویست. چۆنن کچینە؟ باشن لەگە ئیشەکانتان؟ کچینە وەک دەزانن بەرنامەی سەکۆی گەنجان پێشکەشکاری نییە ئێمە دەبێت ناو خۆمان کەسە هەڵبژێرین و بە حکمی ئەوەی ساراخان سەرۆ گروپمانە وەکو خۆم پێم باش بوو کە ئەوی بکەینە پێشکەشکار ئەو ڕاتانچیان گۆش ساراخان بە پێشکەشکارمانەوە دەست خۆش سپاس ئەوە جێگای شانازیە کە ئەمنتان هەڵبژار دەستان خۆشبی زۆر سپاس دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم هەروەکو دەزانن ئەمە کاری دەستی دەکەین و کاری دەستی بەهرێکی خوایە کە خوا پێداوین و هەر کەسێک لە ئێمە بەهرەکەمان جیاوازە و ئەوەش دەزانین کە لە باو باپیرانمان لە قەدیم لە دێر زەمانەوە بەهرەی کاری دەستیان بەکار هینایە و لەوە دروستکردن و دابینکردنی پێداویستیەکانی ژیان بەڵام دەمەوێت لێرە باسی ئەوەی بکەم ئایا ئەو بەهرەیە ئەمە وەکو بزنس بەکاری دێنێن لۆ دابینکردنی داهاتی ژیانمان ئایا هەتا چەند ئەو بەهرەیە توانیتی لایەنی دارایی و ئابووری ژیانی مەپڕ بکاتەوە لۆ نمونە لانەخانمان هەیە کە دروستکردنی شیرینی هەر وەکو هەمومان دەزانی دروستکردنی شیرینی بە دیزاینێکی جوان سەلیقەیەکی زۆری دێ مادیبوونەکی زۆری دەوێ پێت وایە ئەو بەهرەیە کە تێدا هەیە لانەخان ئایا توانیتی داهاتی ژیانی تو دابین بکاتن؟ بەڵێ خۆی کاری شیرینی ئێستا وەک کاری دەستی لاتیە وەک یانی دیزاینە و هەموو مجەسەماتە دروست دەکرێتن و وەک فەنەکە وەک جاران نەما کاری شیرینی سادەبی سەلیقەکی زۆری دەوێ و داهاتێکی باشی هەیە ئەمن خۆم ژێوی ڕۆژانی خۆمی پێ دەردەینم و ئیشەکەشم زۆر پێ خۆشە کە دەیکەم سەرکەوتوبی ئەوەندەی ئەمن کە لانەخانی دیتیتە مەنگۆژ هەموو دیتیتان یعنی هەر کاتێک ئۆردەرەی لە بۆ بەیە خود شتێکی دروست بکاتن هەزارە و جیاوازتر لە جاری پێشی کە ئەوەش بەرەو پێشچوونە گرنگەوەی ئەمە لە بەهرەکەمان بتوانین بەرەو پێشچوونی بەردەوام ببینین بۆکانجیان ئەتوو ئیشی ئەکسسوارات دەکات هەروەکو هەمومان دەزانین وەروە بۆکانجیان خاوەن پێداویستی تایبەتە کە جێگای شانازیە لە بۆ هەمومان کە ئەتوو لەگەڵ ئێمە کار دەکەی وەکو کار دەستیش وەکو ئەکسسوارات بۆکانجیان هەتا چەند توانیتی ئەو کارە دەستیەی تو داهاتی ژیانی تو دابین بکاتن من بەو کاری دەستیانم توانیم داهاتی خۆم پێ بکەم و پشت بە خۆم بەستم جگە لەوەش هاوکاری خەزانێکم دەکەم با داهاتی کاری دەستی توانیم هەموو ناخۆشی بربەستیەکانی ژیان تێپەڕێنم چکە ئەمن کە خاوم بەنایستی تایبەتم زیاتر لە ماڵەوە بوومان نەبدەتوانی بێمە دەرەوە چکە هەستم دەکرد ترسم هەیە لە دەرەیە خەڵک سوکایەتم پێ بکا بەڵام وانە بوو توانیم بێمە دەرەوە کارەکانی خۆم ئامانجەکانی خۆم هەموو دەست خۆش بێر بەردەوامی بۆکانجا ئەو خاڵێکە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە خێزانەکە زۆر زۆر یارمەتی دەدەن شیرازخان کە خوشتیتی بەردەوام لەگەڵیتی یارمەتیشی دەداتن
بەڕاستی جێگای شانازیە کە خوشکێکی ئەو های هەیە کا بەردەوام لەگەڵتی و یارمەتی دەدا لەبەرەوەی لە زۆربەی کاتەکاندا بۆ کانجان پێویستی بەوەی کەسێک لەگەڵی بیلۆ ئەوەی ئەو شتانێک کە ناتوانانی گوێی لێ یاخد ناتوانانی لە دەوروبەرەکەی بگەینی شیرازجان یارمەتی دەدا نەک خوشکم بی هەر کەسە چشبی کە هاوکاری بە پێویست بی ئەم دەتوانم هاوکاری بم خوشکەکانی منیش کە بۆکان نێرانێ ئامادەیە کە خاوەن پێداویست تایبەتە بەس دەتوانێت ئیشەکانی خۆی بکا پشت بە زۆر لێ هاتووە ماشەڵڵا بەتەکید ئەو هەم ئیشەکانشی زۆر جاری وایە ئەو ئێنێرجی دەداتەمە کە ئەمە بینە دەرێ و ئیش بکەین و جاری وایە دێمە تااقەتمان نیە با نەچینە دەرێ نەدەرێ با بڕۆینە دەرێ خۆشە دەگەجەوەکەی زۆر دەگوندێ خۆشبی ناماشەڵای لێوی گەنجەکی ینی پڕ وزەیە ئەوەندێکە من لی دەبینم ینی هیچ کاتێک درێغی لەوەی نەکردێت لە یارمەتیدانی خەڵکی لەوەی کە فێریان بکە یارمەتیامدا و بەردەوام لە کار و چالاکیەکانیان دەیان بینین تەبارجان ئەتو لە ئیشەکەی خۆت وەکو ئەوەی کە ئیشەکەی تو ڕایزنە و هەروەها ئیشی ئەکسسواراتیش دەکەی لە هەمان کاتدا پێت وایە ئەو توانایە کە ئەتو هەتا چەند توانیتت سوود لە توانە و بەهرەی خۆت ببینی بەڵێ ئێمە خۆی هەموو ئینسانێک بەهرەی هەیە هاوەکو هەمومان دەرێن بەهرەت شاراوە لە هەموو کەسێکی هەیە دەبێت استقلالی ئەو بەهرەیەتکەی ئەمە کە گەنجین و خەریجین لێروکانە زۆر بەمان خوێندنمان تەواو کردیا هەموو لە ماڵێ لە زیاتەوەی دانیشین و هەبرێن دامەزراندن نیە و ئیش نییە یعنی استقلالی بەهرەی خۆمان کردی و دەستمان بە ئیشی کردیان لەسەر پێ خۆمان ڕاوەستانی ئەوە ژۆمە زۆر باشە هەم ئیشی دەستیش ئیشەکی هەم زەحمەتە هەم خۆش و چێژ بەخشە و تایبەتی ئیشی دەستیش بەوەیە وەکو ئیشی بازار تەقلیدینە یعنی لەبەرەوەی سەلیقەی ئینسانەکەی ڕەنگ دەداتەوە لەو ئیشەی یعنی هیچ ئیشەک لەگەر ئی کەسەچکە بەوی ناتی جیاواز دەبی و تایبەتتر دەبیتن ئێستا لۆ نمونە ئیشەکەی توی بۆ کانخانی دەتوانین بڵێن هەمان ئەکسسواراتە بەڵام ئایا ئەو شتێک کە تو دروستی دەکەی لەگەڵ بۆ کانخانی جیاوازە بەری بێگومان جیاوازە زۆر جیاوازیان هەر کەسێک ئێستا ئیشەکان ببینی دەبینێتن کە هیچ شتێکی وایان پێک ناچکە لە ئەسڵیشدا هەردوو ئەکسسواراتن ئیشی دەستی ئەو شتەی تایبەتەوە خۆشەکە سەلیقەی خۆت بەکاردێنی جیاواز دەردەچیتن خۆی لە وڵاتانی دیکە گرنگجێکی زۆر بەکاری دەستی دەدرێتن لەبەر ئەوەیە کە مادیبوونەکی زۆری تێدایە لەبەر ئەوەی دووبارە بوونەوەی نییە دەمەوێت شتێکی خۆشتان لۆ باز بکەمەر وەکو ئەنگۆ دەزانن ئەمن ئیشی چنین دەکەم سوف و چنین ئەو کاتێک کە زانکۆم تەواو کرد و دامەزراندن نەما ئیدی زۆر مێش خۆم بەەوە مەشغوڵ نەکرد با دامەزرێم چاوەڕێ دازمەزراندنی بکەم لە کاتێکدا ئەمن ئێستا بە کالۆریۆسم لە بیرکاری هەیە لە کاتێکدا کە حکوومەت پێویستی بەم نەوەکو مامۆستایەکی بیرکاری کە بە کالۆریۆسم هەیە بەڵام دانەنیشتم چاوەڕێوان بم یاخود بێ ئومێد بم دەستم بە ئیشی چنین کرد کە ئەوەش داکەم فێری کردم کە جێگای شانازی داکەم فێری کردم سەرەتای ئیشکردنەکەم بە پێڵاو دروستکردن پێڵاوی منداڵان دروستم کرد ئێستاش لە بیرمە یەکەم پێڵاو کە دروستم کرد پێشەکەی ئەو هابوو دەرێ کەشتی تایتانیک بوو ئەو کاتی زۆرت پێ جوان بوو زۆر تایبەت بوو ناوەڵ ئەمە زۆر پێی پێکەنیم گوتم خوایەوە چیە و لۆ دەرچووە بەس ئەو کەسێک کە داوای کرد بوو کە شتەکەم گەیانە دەستی ئەسڵەن ئەو زۆری پێ جوان و زۆریش ینی ئەو وای لێ کردم کە بەردەوام بم پێتان وایە ئەنگۆ وەکو گەنج چ شتێک هەبووە کە هانیدان لەوەی بەردەوام بن پێت وایە چ شتێک هەبوو بۆ کانجیان چ شتێک هەبوو هانی دای لۆ ئەوەی ئەتوو بەرەو پێش بچی چ شتێک هەبووە کە تووە بکەی ئیش بکەی ئەمن کە خاوەن بەدەستی تایبەت موزەی خاوەن بەدەستی تایبەت لە کوردستان یعنی لە کوردستان عێراق موزەی خاوەن بەدەستی تایبەت کەمە هیچ ئەوە نەبوو یعنی پشتێکی نەبووە ینی هیچ پاڵپشتێکی دارایی نەبوو و ئەتوش ویستت نەبێ بارگرانی بەسەر ماڵێ موزەکە زۆر کەم بووە بەشە داهات و من نەکردەوە ئەو کارم بە فکرەوە داکو و خوشکەکانم فکریان بەدام ئەو کاری بکەم منش سەرەتایە زۆر دوو دڵ بووم نەم دەتوانێت شەی بکەم دواتر دایکم خوشکەکانم زۆر هاوکاریان کردم دەستم پێ کرد و وەردە وەردە ئێستا الحەمدولیلا پشت بە خۆشم دەبەستمە ساوی سەرچاوە داهاتی ژیانی منە بابزانین لانەخان چ بابەتێکی خۆشی پێ لەسەر شیرنی شتێکی خۆشمان لۆ بجێڕەوە لەسەر شیرنی بەسەرت هاتبی وەڵاهی شتێکی خۆش ئەوەیە ڕۆژێک ئۆردەرەکەم لە بۆ هات کێکێکی لێم داوا کرد بوو شەخصێک نیو سەعات ما بوو پێشەوەی کێکەکە
بگاتە دەستی ئەو شخصە باڵێ لە دەستم بەربەوە ئەوە زۆر ناخۆش کە لە دەستم بەربەوە نیو سەعاتمە شخصەکە بێ ئۆردەرەکەی خۆی ببە کێکەکەی خۆی ببە ئەمن دوو ڕۆژ خەریکی ئەو کێکە بوو ئیشی ئەو دوو ڕۆژەم بە نیو سەعات تەواو کرد نه تەواوم کردەوە چاکیم کردەوە بەس بە نیو سەعات چاکیم کردەوە و دامەوە دەستی شخصەکە زۆر چاک ئەوە چ بوو لە کاتی خۆی شیرنی لە کاتی خۆی کە دەستی ئیشی دوو ڕۆژ کە لەم تێکچوو بە بێک دقا بە نیو سەعات چاکیم کردەوە بەس ئەو زەحمەتی ئەو کاتیش ناخۆش بووە دوای شانازیشت تەواو بوو خۆشەکەی لەوەی بوو کە هەستەی خۆش لێ دەکەفانی خۆی ئەو شتانە شەوات لێ دەکا هێشتا یعنی سیقەت بە خۆت بی کە ئەتوو دەتانی بیکەی ئەو ئیشە ئەوە زۆر خۆش بوو هەم ناخۆش بوو هەم خۆشیش بوو لە نەفسی وەخت کە ئیشەکە لەم تێکچۆکی زۆر ناخۆش بوو بەڵام کە دەستم پێ کردەوە سەر لە نوێ درستیم کردەوە بە وەختی خۆی گەیاندم ئەو زۆر فیدباکیش لۆمە گرینگە زۆر ئەوە تەجروبەی باش بووە کە لەوەی داهاتوو بڵێ شیراز جان ئەتوو هەتا چەند توانیتت یارمەتی بۆکانی بدەیت لە ڕووی و هەوڵەدای ئیشەی دەستی بکەی یاخودنا ئەمن بە پێی مەجال کە دەتوانم هاوکاریان بچکە من زیاتر ئیشی ماڵەوە بە من بەسترایە کە ئەو ئیشانە دەکەم جاوای کاتی بەتاڵەمەیە دەچم هاوکاری دەبم یان جاروای فکری ڕەنجی دەدەمێ یان بیر و باوەڕی یەکتر دەگۆڕینەوە کە لەگەڵەوەی چ ڕەنگەک لەگە چ ڕەنگەی بگونجێنی جاروایش عادەتیمان دەکەوتێ لەسەر ڕەنگەکان بەس دوای پێکەوە ئیشەکان دەکەین و دەڕوە لە کۆدای دەشتێکی جوان دەردەچێت تەباخان پێت وایە لە توانەتدا هەیە بەردەوام بی و پلاین داهاتوو چیە دەتوانانی لە بۆمان باس بکەیت وەکو بەردەوامی بەردەوام دەبم ئینشاڵڵا تا ئەوەندەی پێم بکرێ وەکو پلانیش بەردەوام ئەمە لەبەروی ئیشەکەمان ئەمە حالێندوو ئیشمانێت حسابکە هەم لێرکانە فرۆشتنی دەکەن هەم ئۆنلاین ئەمە پیجی بارەوە دەبێن هەمووشمان وەبزان وایە هەمووان پیجی ئۆنلاینمان هەیە دەکەن ماوەدەکانیش دەکڕین ڕێکلامیش لە خۆمان دەکەین دەڵێن صاحب پیج خاوەن یعنی لۆ خۆی گرافیک دیزاینەرە هەم محاسبی خۆی مستەوەڕەکان بەمووی دەبی لۆ خۆمان ئیشەکان ئایدی خۆمانە و دەبی عادەتەن دائیم فکرەی نوێتە بی شتەکان دووبارە بیبینەر لێت بێزار دەبی هەم لەکنە من و تاکیدم لەکەم شتان وایە فیدباک زۆر زۆر گرنگە لەکنەمە زۆر جار هەبوو سار بووی لە ئیشەکەیان زۆر هیلاک بووی لەوانەیە فیدباکە گیان قسەی بەسیتە کابرا لە جێوە لەوانە بیکاتن لۆ تو زۆر گەورە دەبی هاندەر دەبی وات لێ دەکات بەردەوام بیتن یعنی قسەی خەڵکیش گوزەکی زۆر دەداتێ لێ تا پێیان بکرێ ینی بینەر جاچ لە بازارەکان پێشانگایەکان بی کە دەبینن جاروا دێنە سەر مێزەکە تشتیش ناکڕن بەس پێ دەرە زۆر جوان ئیشەکانت بەردەوام بە زۆر خۆشەهاندەرە لۆ تو وزەک دەداتە ئینێرجەکە دەدات بەستە باجیان زۆر جار ڕەخنەشمان لە بۆ دێ دەبینی شتەکەت زۆر جوانە خۆم کە کاری شیرینی دەکەم شخص هاتیە پێمی گوتیا دۆنەتەکەت خۆش نییە یەک شخص پێمی گوتیا بەس دە شخصش پێی گوتیمە خۆشە ئەو کەسێک کە پێمی گوتیا خوناخۆشە ئەوەش هاندەرێک بووە لە بۆ من ڕخنەش زۆری هەیە ئەگە کابرا وەکو دروستکەربی ڕخنەکە پێت برێ بابرین دەتوانین برێ دۆناتەکەت خۆشە بەس یەک شتی کەمە ئەوها لێ بکەی خۆشتر دەبیانبەستەوە ڕخنەی دروست کرد زۆر باشە ئەنی زیاتر هانە دەدات بەرەو پێشی ئەو من لە ڕخنە ڕوخێنەرەکان دەڵێم کە نابی ئەمە جۆ بگرینە هەموو ڕخنەک بیزەبت چونکە ئەگەر ئەمە جۆ بگرینە هەموو ڕخنەک دەبی ئیشەکەمان ڕاگرین دەبی باوەڕ بەخۆت باوەڕمان بەخۆمان هەبیتن کە ئیشەکەمان جوانە ئیشەکەمان خۆشە هەمومان لە بۆکانی شیرینی تو هەموو کات بە یەکنەوە دەیدێ ئۆردەرەکانت یانیش جیاوازی دەکەی لە گەریان کویانی سەتەڵەبات داوا دەکەی یانیش هەر لە خۆت فکرێکی دروست دەکەی زۆر جار خۆیان دەڵێن ئەو شکلەمان لە بۆ دروستکە ئەو شیرینیەمان لە بۆ دروستکە بەس زۆربەی مشتریەکانم لەسەر سەلیقەی خۆم بەجێ دەڵن کێک و شیرینیەکان طبعا سەلیقەشی زۆر جوانە بەڵێ هەمووتان دیتان شتیشە پێت برێن کە دێنە سەلیقەی زۆر جار فکرێکی نوێ لە مێشکتا هەر چاوەڕێیەکە پێدرە بەکەی فخۆتە تا ئەو فکری کاتی زیاتر فەنی لێ زیاتر ئیشی لێ دەکەی جوانتر دەردەچی ئەفوان قسەشتم بڕی بەڵام کە کەسەکە دەڵێ ئەو جۆرە کێکەشم لەو کە بە تەکید ئەوەی ویش ڕائیویش مهمە دەبی ئەو جۆرەی کەناردیتی لە هاندان بەڵێ پێتان وایە هەروەکومە 7 ساڵە لەناو ئیشەی لەناو کاری دەستی کار دەکەین ئەمە یەکەم گروپ بوون وەکو سارا گروپ لە هەولێر دەستمان پێ کرد
کە ئێستا هەفتەم ساڵە ئەمە لە ناویشن و وڵەتی گشتیشمان هەیە هەروەکو متاناگەدار ڕانگۆش بەشەکەن لەو ئەندامانەی کە لە ناو گروپەکەی داهەنە وڵەتی گشتیمان لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەیە پێتان وایە ئەوەی کە ئێستا کاریگەریەکی نەرێنی لەسەر ئیشەکەی مەهابووە لەبەرەوەی ئەمە دەمانەوێت شتەکەی ما زۆر بەرەو پێشچی داها ینی بڵێن بتوانین بەردەوام بین و بەرهەمی نوێمان هەبی باشە کوالێتی بەرزتربی پێتان وایە ئایا کەمێک ئیستیغلالکردن لەو بابەتەی نییە کە چەندین گروپات دروست بووە لەلایەنی مادی بەتەکید زۆر تەسیری دەبی لەسەر ئەوەی کە دوو گروپ هەبی نەک کۆمەڵە گروپەک هەبن کە ئەو کەسانی کە دووبارە دەستنەوە سەردانی ئەو شوێنان دەکەن دووبارەیە کە ئەو ینی وەک ئەوەی وایە بە بەردەوامی شتێک هەبی لەوێت ئەو شتێ زۆر ناخۆشە هەدەفی مە ئێستا لێرکانە تو بتەوە بەرەو پێشی بێ ئیشەکەت و هەدەفت ئەوەیە کە ئیشی دەستی بە خەڵکی بناسێنی زۆر زیایلەوەی مەبەستەکەت بازرگانی بی یان ئەمە لێرکانە ئێستا کاریمە ئیشی دەستی و دەمانەوە بەرەو پێش بین و بە خەڵکی بیانی خاستن ئێرکانە هەولێر کە بیانی زۆر زۆر هاتوچوی لێ دەکەن و دێن سەرداین دەکەن حەزیان لە شتی فۆلکلۆری و کاری دەستە زۆر پێشواز لێ دەکرێت کەسێکی کە بە بەمبەستی ئیستیغلالکردن و بازرگانی بیکاتن ئەو هەم ڕێگرە لە ئیشەکەیمە هەم ئیخۆشی سەرکەوتو نابیتن یعنی ئەمە بێزگە لە کاری پۆزتیفی هەندێک ڕێگری شەیە لۆمە دێتە بەردەمی یعنی سانسۆرێک بخرێتە سەروەی زۆر زۆر باش دەبیتن ئەو سانسۆرە لە ڕێگای حکوومەت دەکرێتن لەبەرەوەی ئێستا ئەمە مۆڵەتمان هەیە لەوانەیە چەندین گروپی کە دروست بووبی کە مۆڵەتی نەبی ینی ئەو خەڵکانێکە ئیشی دەستی دەکەن بەکاریان بینە ئەمە ئامانجمان ئەوەی وەکو سارا گروپ ئامانجمان ئەوەیە زۆرترین گەنج بتوانی لە ڕێگەی بەهرەی خۆیەوە داهاتی ژیانی بەدەست بینی و ئەمە ببینە پاڵپشت لە بۆیان یارمەتی دەرشوێنیان لۆ دابین بکەین فێریان بکەین بەڵام لەوانەیە ڕەنگە کۆمەڵە کەسێککە هەبیتن ئەوان لە خۆیان بەکاربیێنن هیوادارینەوەش سانسۆرێک بکرێتن ئەم لە هەوڵدام دەدەمەوەی پێم بکرێ ئەوەی دیکە دەسەڵات نیارەوەندە دەسەڵاتەمان هەیە پێتان وایە هەتا چەند دەتوانین ڕێگری لەو کەم و کورتیانە بکەین کە ماواد بە گرانی دەگاتە دەستمان ئەبرۆی ماوادەکان ئەمە لە وڵاتان دەوروبەر دەیهێنی پێتان وایە چ بکرێت و ئەو شتەی باشە باشە چ بکرێت لە بەرەوەی ماوادەکانمان گرانە ئەمە لە دەوروبەر لە وڵاتەکان دەیهێنی دێت کووە ئەشایەکان گرانن کە لە دەرەوە دێتن ئەو چ بکەین چ بکەم باشە لەوەی هەرزام کەوتە دەستەمە يعني بمن مواد كان هم بردوش تسولشتنا نلقيان زور جرانا خاصة لدروي ولاد ديتن نلقيان جرانا من مواد كان ذكرم بنلقاتش زور دموي مواد درست بكم طاقمة درست بكم كدهاتك كم بخمس سري بوي همو أو خلكاني حزيانوش تاني بتوانن بكرن داواکارین کە هاوکاریمان بکەن لە ڕووی نرخەکان زۆر بەزەی موادەکان ینی ئەگەر گران بکەوتە دەستیمە مەجبورین گران بیفرۆشەوەش ڕێگریە کە هەم لۆمە هەموو کەسێک ناتوانانی ئەو شتێ بکڕێتن لێ کاتە لێرە دوو ڕێگا هەیە یان ئەوە تا یان لە هەردوو لای زەرەرەکە لەمە دەدرێتن یەکەمیان ئەوەیە کە مەسەلەن ئەمە دەتوانین لە حەقی دەست حەقی خۆمان کە پێوەمان دەبین کەمی بکەینەوە کە ئەوە شتێکی زۆر ناخۆش لۆمەش دەرێنەنگۆ زۆر بە گران شتەکان دەدەن ئەخەمە زۆر بە گران دەستمان دەکەی لۆیە مەجبورین کاری دەستی یعنی لە هەموو جێیەکی وا بووە ئەگەیسە تەمشا وڵاتانی کە بکەی کاری دەستیان زۆر گرانترە لە چاومە یعنی کاری دەستی ئەم هەم مادی بوون هەم ئیشی دەستی یعنی قەدر و قیمەتی هەیە لە هەموو شوێنە هەردەبی فەرقی هەبی لەگە ئەوەی کە لە بازار و لە مەعمەلان دروست دەکرێتن یان هەندێک کەس کە شارەزای دەزانیتن قەدری دەزانیت مەزەوانێک کە دەرێن گرانە دەبی ڕەچایوەش بکەن ئەوە کاری دەستی و لێرە دەستبەندێکی بەردی سروشتی برێ نرخی 5,000 6,000 دەرێن زۆرە بەڵام ئێستا من خۆم کەسم هەیە لە دەرەوەی وڵات یەک دەستبەند بە 35,000 خۆمانە کە هەمان بەردیشن بەس لێرگان نرخی پێیان زۆرە تووشی ئەو مووقیفەی بوومە دەستبەندەکەم هەبووە کە بە 5,000 دەفرۆشت یعنی سروشتی بوو بەردی سروشتی یەکە کات ڕۆژێک لە پێشانگایەکی بوونە حالا نەفسی شتی لەدەست بوو کە گوتم بەوەندێ شۆک بوو گوتی لۆ گوتم کو یانی گوتی ئەمن لە سوید بوو هەڵەت نەبم گوتی لەوێم کڕیە بە $30 نفسی شش بوو نفسی بەرژ بوو بەس لە وڵاتانی داهەم زۆریش گرانترە بەس لێرکانە کەمتر خەڵکە کە شارەزانە کە ئەوە بەردە و جیایە و هەموو جۆریان هەیە ئەو مەسرەفەی لە ئەشیاکانی دەکەی
بەس ئەو کەسانش ینی کەسانی کەمن کە ئەو شتێ دەرەنگرانە یان شتەکە هەیە هەیە زۆریش قەربارەیان کەم. دەستی دەگرین ناڵم زۆر جار هەبووە شتت لێ ناکڕن دێنە سەر مێزەکەی بەس کە هانت دەدەن دەزانن ئەوە قەدری هەیە و ئیشی دەستی و پێی مادی بووی بە کەلیمەی خۆشیش بی هاندەر بۆ لە تو خۆشترە لەوەی کە شتی دەکڕی ئەگەر نەشکڕی بە دوو قسەی بەردەوام خۆش دەڵێم هاندانی خەڵکی زۆر مهمە لە بۆ ماڵێ ینی ئەگەر گەنجێک هەمومان دەزانین کە گەنجانمان گەنجی کورد بە تایبەتی چەند بە توانانە بەڵام بەو مەرجەی توانای خۆیان بەکاربینن توانای خۆیان نەکوشن لۆ نمونە ئەمن ئێستا شتێک باز دەکەم لەوانی هەمووتان بیزانن ئەمە گەنج هاتی تەکنم داهاتی ڕۆژانەی 5,000 بووە باشە لۆ نمونە ئەو لۆ نمونە باز دەکەم دەڵێ وەڵام منەوەی شەی ناکەم لە بەرۆی داهاتەکەی 5,000 وانە باشە ئەمن پرسیار دەکەم ئایا ئەو 5,000 باشترە یان لەوەی کە هیچت نەبی و بچی لە کەسی دەوروبەرت ینی داوا بکەیت و هەروە لێرە شتەکێ ئەمە لە کەمەوە دەست پێ بکەین وردە بەڵێ ڕاز دەکە لەوانەیە ئەو 5,000 داهاتی ژیانی بەدەست نێنی لەوانەیە مەسەلەن پێویستی بە 10,000 بیلۆ نمونە بەڵام ئایا 5,000 بەدەست بینی پێنجەکەیت کە وەرگری باشترە یان ئەوەی بە کاملی دەیەکەی وەربگری و دانیشی لە ماڵی هیچ ئیشێک نەکەی بەڕاستی ئەم زۆر خەفەت لەو گەنجانە دەخۆم سارا خان ئەگەر ئەمە بچین ژیانی ئەو کەسانە بخینینەوە کە براندە گەورەکانیانەیە ئێستا بەجددی لە سفرەوە دەستیان پێکردیا لە شکستەوە دەستیان پێکردیا لە زۆریان زەرەر کردیا ئێستا بووینە ئەو براندانەی کە قازانجێکی زۆری لێ دەکەن لە هەموو وڵاتەکان بەربڵاوە لە خواردن بیتن لە کاری دەستی بی لە جانتا دروستکردن بی لە هەر شتێک بی ئەو براندە گەورانە ئەگەر ئەمە بچی مێژیان بخینینەوە زۆر لە سفرەوە دەستیان پێ هەتا شەریکاتی گەورەش کەسە بازرگانەکانی شتەمشان کە هەموو کەسی زۆر فەقیر بوون و هیچیانە بۆ لە سفرەوە دەستیان ئێستا خەڵک دەناسم ئەم باوڕ کە دەڵێ ماڵم نەبووە لە ناو سارەکەی خۆم نووسیمە ڕاستە ساڵک 2-3 ئێستا بوویتە براندێکی زۆر گەورە کە خەڵک کە براندەکەوی لە دەست دەگریتن پۆزێکی پێڵێ دەدا بەتەکید ئەوجە نابی ئەمە بڵێن هەموو دەبی لە خاڵێکی سفرەوە ئەمش کە خۆم بیدایەت چەندەها کێکم خەسار بوو هەویرم خەسار بوو ئاردم خەسار بوو فیسەبیلچە ئەوڕۆکە گەیشتم بە ئەوەی کە خەساری نەکەم جوان دروست بکەم احتیمال لەسرە خۆم بکەم خەڵکیت کەش فێرکەم ئەم خۆم ینی خەڵکیت کەش فێر دەکەم لەگەڵە خۆم ئەوە ئەو خاڵە زۆر گرنگە بتوانانی سوودمان نەکلی تەنها لە خۆمان لە دەوروبەریشمان ینی یەکێک پرسیارم لێ دەکە ئەو شیرنێ کو دەکرێت هەر لە خۆمی بەجێ نایڵم بەتەکێت بە بەرامبەرەکەی خۆشمی دەڵێم لە ئیشەکە دەبێ مایە سوود لۆ کەسانی وایانێ دەکە یارمەتیان زۆر ڤیدیۆ شیرینیەکان دەکەم کو دروستیان دەکەم ڕاستە ئەو جەماعەتی لێرانش هەردانیشتینە حتممە کە بیدایەت دەستمان پێکردی هاوکاری مارێ بۆ وەرمانگرێت ئێستا دەتوانین هاوکاری مارێ بکەینەوە لەو کاتەش زۆر مهم بوو ڕاست ینی کاری دەستی دەتوانی بیدایە لە هاوکاری لە مارێ وەگری دواتر دەتوانێت و هاوکاریان بکەیەوە لە دوا ڕۆژ وابزانم ئێستاش هەمومان لێرانە هاوکاری خێزانەکانمان دەکەین کە داهاتێک شتێک پێویستیان پێی هەبی لۆیان جێبەجێ بکەین ئەو جایانی زۆر هاوکاریان دەکەی ئەتویان کەم یانی ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەگەر لۆ نمونە بەشێک پارەت هەبی زیاتر دەدەیەوان یان زیاتر لۆ خۆت هەڵدەگریان تۆزەکدرم باشە دەدەم هەت چەند پارەم پێوی سرف وەکان پارەی دەداتن پارەی دەدەم مارەوە نیە دەداتن باشە دەست دانیشتنەشی زۆر خۆشمان کرد کاتش خۆشمان بەسەر گفتگوۆیە کچانی زۆر خۆش بوو